بەزووتری کان بۆ چاکەن ئاوەکەنمان بۆ تێکەنەوە ئەگەر پێیان چاک نەبێ حکوومەتە کۆمپانیا ئەگەر پێیان چاک نەدەبوو بەدەستکاریان نەکرد بە ئەو خەڵکان ڕز بەخسار نەکرد ئەم داواکردنەوە هیچی کردی ئێستا ئیوای هەناری شاندووی ئەو ساڵ چاندوێتی هەنار مەمەسینی ئەو درێت لە ماڵە تاکیار بە سارێ ئەویان چۆشتی وا دەبێت داواکارم حەچی جووە چارەسەرێکین بۆ دۆزنەوە ئیشی لەسەر دەکەن ئیشەکە زۆر بە خاوی دەڕوا ئیشەکە زۆر بە تۆڵی ناڕوە خەڵکەکەش هاتووە ئەگەر معیدێکیان بدەنێ بتوانن چاوەڕوانی بکەن ئاوەکان بۆ تێبکەنەوە ئەگە تێشی نەکەنەوە بتوان ئەو فەڵدەی بگرنەوە کی داواکاریەکەیان جێبەجێ بووە لەبەرەوەی ئێمە لە دوێنێەوە کۆمپانیاکەمان ئاگادار کردوێتەوە هەم ژمارەی گەڵابەکان زیاد بکە بەڵام دیارە کێشەکە لە دابین نەکردنی پارە بۆ بەڕاستی لەلایەن بانکە بازرگانیەکانی هەرێمەوە کە پارەکە لەسەرەوەم بەڕاستی بەڵام ئێستا شارەوانی بە قەرز ئیشەکەی گرتە ئەستۆی خۆی کە ئیشەکە جێبەجێ بکە بۆی برازوتیارەکان زەرریان پێ نەکە.